تیۆری پەیوەستبوون. تیۆری پەیوەستبوون یەکێکە لە گرنگترین تیۆرەکان لە بواری دەروونزانی منداڵ و گەشەی مرۆڤ. ئەم تیۆرە لەلایەن جۆن بۆڵبی، دەروونشیکاری بەڕیتانی، لە ناوەڕاستی سەدەی 20م داهێنرا. بۆڵبی لە کاتی کارکردن لەگەڵ منداڵانی بێدایک و باوک لە دوای جەنگی جیهانی دووەم سەرنجیدا کە پەیوەندی نێوان منداڵ و سەرپەرشتیارەکەی بەتایبەت دایک کاریگەریەکی زۆری لەسەر گەشەی دەرونی و کۆمەڵایەتی منداڵ هەیە. بنەمای سەرەکی تیۆری پەیوەستبوون ئەوەیە کە منداڵان بە شێوەیەکی سروشتی هەوڵ دەدەن پەیوەندیەکی نزیک لەگەڵ سەرپەرشتیارەکانیان دروست بکەن بۆ ئەوەی هەست بە ئاسایش و پاراستن بکەن. بۆ نمونە، کاتێک کۆرپەلەیەک دەگری، دایکی دێت و ئارامی دەکاتەوە. ئەم جۆرە کارلێکە سادانە بناغی پەیوەستبوون پێک دەهێنن. بۆڵبی و هاوکارەکەی ماری ئایمسۆرس چوار جۆری سەرەکی پەیوەستبوونیان دیاری کرد: پارێزراو، دوورکەوتنەوە، دوودڵ و شێواو. منداڵێک بە پەیوەستبوونی پارێزراو بە ئاسانی لە دایکی جیا دەبێتەوە، بەڵام پێی خۆشە بیبینێتەوە. لە بەرامبەردا، منداڵێک بە پەیوەستبوونی دوودڵ زۆر دەگری کاتێک دایکی دەڕوات لە هەمان کاتدا ئارام نابێتەوە کاتێک دەگەڕێتەوە. ئەم جیاوازیانە لە شێوازی پەیوەستبوون کاریگەری دیاریان لەسەر گەشەی کەسایەتی منداڵ هەیە. گرنگی ئەم تیۆرە لەوەدایە کە کاریگەری درێژخایانی لەسەر ژیانی گەورەی هەیە. بۆ نمونە، کەسێک کە لە منداڵیدا پەیوەستبوونێکی پارێزراوی هەبووە، زۆر جار لە گەورەیدا متمانەی زیاتری بەخۆی و ئەوانی تر هەیە و دەتوانێت پەیوەندی باشتر دروست بکات. لە بەرامبەردا، کەسێک بە پەیوەستبوونی دوورکەوتنەوە لەوانەیە لە گەورەیدا کێشەی هەبێت لە دروستکردنی پەیوەندی نزیک لەگەڵ کەسانی تر. تیۆری پەیوەستبوون کاریگەریەکی گەورەی لەسەر بوارەکانی پەروەردە و چارەسەری دەرونی هەبووە. بۆ نمونە، ئێستا زانیاریەکانی ئەم تیۆرە بەکاردەهێنرێت بۆ یارمەتیدانی دایک و باوک لە چۆنیەتی دروستکردنی پەیوەندی باشتر لەگەڵ منداڵەکانیان. هەروەها لە چارەسەری دەرونیدا، تێگەیشتن لە جۆری پەیوەستبوونی کەسێک دەتوانێت یارمەتی چارەسەر کار بدات بۆ تێگەیشتنی باشتر لە کێشەکانی و دۆزینەوەی ڕێگەچارەی گونجاو. لە کۆتاییدا، تیۆری پەیوەستبوونی بۆڵبی یەکێکە لە بەردە بناغەکانی تێگەیشتنی ئێمە بۆ پەیوەندی مرۆییەکان. ئەم تیۆرە ڕوونی دەکاتەوە کە چۆن ئەزموونەکانی سەرەتای ژیانمان کاریگەری لەسەر شێوازی بیرکردنەوە، هەست و ڕەفتارمان لە داهاتوودا هەیە. تێگەیشتن لەم تیۆرە گرینگە نەک تەنها بۆ دەروونزانە، بەڵکو بۆ هەموو ئەو کەسانێک کە دەیانەوێت پەیوەندی باشتر و تەندروستتر لەگەڵ خۆیان و ئەوانی تردا دروست بکەن.